دایک یا باوکان پرسیارەکەن ئەڵێن من مناڵەکەم کێشەی دڵی هەیە. بۆچی دکتۆر باسی سیەکانم بۆکە؟ ئەڵێ زەختی سیەکان بەرزبووەتەوە. سی ڕەبتی چیە بە دڵەکانە؟ وڵاتان لێبێ بەڕێزان، من دکتۆر بیرال ئەحمەدوڵڵا پسپۆڕی وردی دڵی مناڵان ئەمەوێ لێرە باسی ئەوتان بۆ بکەم کە بەرزبوونەوەی زەختی سیەکان یەکێکە لەو نەخۆشیە درێژخایانە قورسە باوانەی کە لە مناڵە هەیە وە زۆرینەیان ڕەبتی بە نەخۆشیەکانی دڵەوە هەیە. کەمێک لەوانە ڕەبتی بە نەخۆشیەکانی سی و بۆ ماوەی یا نەخۆشیەکانی دەماریەوە. لە باسی زۆرینە ڕاهەکەی کە ڕەبتی بە دڵەوە هەیە ئەوەیە کە ئەگەر باڵانسی خوێن لە جسما تێک بچێ واتە زۆرینەی خوێن لە لای چەب نەبێ کە خوێنی پاکە و بۆ لەش ئەڕوا، ئێستا باڵانسی خوێن تێک چووە، زۆرینەی خوێنەکەوێتە لای ڕاستەوە و لای ڕاستی دڵیش پەم بخوێنەوە ئەنێ بۆ سیەکان بۆی لەوێ پاکرێتەوە. واتە خوێنی لای ڕاستی دڵ ئیشی ئەوەیە کە بۆ کوێ ئەڕوا؟ بۆ سیەکان ئەڕوا. ئێستا ئەم خوێنە زۆرە کە بە زەختێکی زۆر یەت بۆ سیەکان وا ڕانەهاتووە کە زیاتر لە 50% خوێن وەرگرە. ئێستا 70 بۆ 80% هەنێک جار زیاد لەوەش خوێنی بۆ ئەڕوا. ئەمە لەگەڵ تێپەڕبوونی کاتە سیەکان تەحملی ئەمەی نامێنێ و فشارێکی زۆری بۆیەت، لۆدێکی زۆری لەسەر دروستە بێ. ئەم لۆدەوا لە سیەکانەکە کە ڕەقە بێ، کە سیەکانی ڕەق بوو ئەم خوێنە قبوڵ ناکە، واتە پرۆسەی پاڵفتەکردن و ئۆگزینکردن و پاکردنەوەی خوێن لەوێ تێکەچێت. ئێستا نەخۆشیەکە وردە ئۆگزینی جسمی دابەزێ، هەناسەی تو نەبێ شی نەبێتەوە. واتە زەخت بەرزبوونەوەی سیەکان کاریگەرەیەکی ڕاستەوخۆی هەیە بە تێکچوونی باڵانسی خوێن لە ناو دڵە. ئێستا مناڵەکەی تۆ دڵی کوونە، یا یەک سکۆڵی هەیە، یا یەکێک لە بۆیرەکانی لای چەپی گیراوە. ئێستا زۆرینەی خوێن بۆ لای ڕاستەچێ. ئێستا تۆ تی ئەگەی بۆچی ئەم مناڵی تۆ زەختی سیەکانی تێک چووە؟ چونکە زۆرینەی خوێن دڵ بە پێچەوانەوە کە بە 50 بینێرێ و پاڵفتەی کا و بەکاری بێنێ، ئێستا زۆرینەی ئەنێرێ بۆ سیەکان و سیش تەحملی نەماوە. سیەکان ساڵ بە ساڵ ڕەقەبن، بە شێوەیەک ڕەقەبن، ئیتر تەحملیان نامێنێ. ئەبێ بە نەخۆشیەک پێڵێن ئیزنمینگەر. ئەم ئیزنمینگەرەواتە تەواو ئەبێ یا تۆ لەگەڵ دڵەکەشا سیەکانیشی بۆ زەرع بکەی، کە ئەمە لە چەند سنتەرێکی کەم لە دنیا ئاکرێەوە هیچ دۆنەر واتە بەخشەرێکمان دەست ناکەوێت لەم کاتەیە کە مناڵەکەت دڵ و سی وەستا بێ ئەمە بین بە دڵ و سی مناڵەکەی تۆ. واتە بە تەقریبی نزیکە لە مستەحیلاتەوە لەم کاتەیە. بۆیە ئەگەر هات و مناڵەکەت دڵی کوونە ئەبێت تۆ بزانی زەخت بەرزبوونەوەی سیەکان قورسترین نەخۆشیە لە تێکچوونی باڵانسی خوێنادە دڵە. بۆیە گرنگە تۆ تێبگەی بە جوانی نەخۆشەکە ئۆگزینی بێتە، نێڵی زۆر پەتا بگرە، عیلاجەکانی بە مەزبوطی وەربگرە و زائیدەن کاتەکانی متابعە لە کاتی خۆیان بێ. بۆ نمونە ئێستا مناڵێک لە دایک بۆ ئەڵێ بێ لە دوومانگیە ببیندێتەوە، لەوانی لە دوومانگیە ئیتر کاتی ئەوە بێت تەداخل بکرێ، قەستەڕەی بۆ بکرێ، کوونەکەی بۆ داخرێ، عەمەلیات یەکەمی بۆ بکرێ، دووەمی بۆ بکرێ، یان ئەوە بڕیار بدرێ ئەڵقەیەک بکرێتە بۆری سیەکانەوە بۆی تەسک بکرێتەوە، بۆی خوێنەکە نەچێ بە زیاتە. و ئەمە هەنێک جار لە کاتی لە دایکبوونە ئەکرێ. واتە مناڵێک لە دایک بووە 70% خوێن بۆ لای ڕاستەچێ. ئێستا ئێمە ئەڵقاکەینە لای ڕاستەوە بۆ ئەوەی بیکەینەوە بە 50/50. بۆیە زۆر گرنگە دایکان و باوکان بزانن کە زەختی سیەکان قورسترین نیشانەی تێکچوونی نەخۆشیەکانی دڵە. سمارت وەرچەرخانە.